ئەم هەفتەی ڕابردوو هەندێک شت وترا کە نەخۆشخانەیەک هەیە کۆمەڵی خەڵکی هەژار و فەقیری تایە دەرمانی تیا نەماوە. ئێمە وەکو ئەم مزگەوتە دەستگیرۆی زۆر شتمان کرد ئەلحەمدولیلا مزگەوتەکەمان حیساب کە کەلاوەیەک بوو گەیانمانە ئەم ئاستە بەرزە لە پاش خوای پەروەردگار بەخوای گیرفانی ئێوە وای لێ کرد. ڕەنگە منیش لەگەڵتانە هاوکار بووبووم هەر وەکو ئێوە، بەڵام ئینسانی مسلمان ئەبێ بەرباخەڵی شل بێ ڕاو بەختە مسلمانان. ئێمە خزمی خۆمان هەبوو پێویستی بە یەک دەرزیە بوو لەو خەستەخانەیە، دەستی نەکەوت بە 6 وەرەقە دەرزیەکی کڕی 6 وەرەقە. خۆ ئێمە ئەگەر زۆر پارە کۆکەینەوە ڕەنگە پارە یەک دەرزی کۆکەینەوە، بەڵام خۆ ئەتوانین بۆ 3 مانگ خەمی مسلمانێکی ئەهلی قیبلە بڕەوێنینەوە و مرتاحبی هەتا 3 مانگ دوای ئەوە خوا گەورەیە. برایانی خۆم چەندە پێویستە فەقیرێک تێرنان ئەکەین، ئەوەنە پێویستە دەوا و دەرمان بۆ مسلمانێک پەیا بکەین. بەڕێزەکانم خدای پەروەردگار ئەفەرمێ من ئەجلی ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما قتل الناس جميعا. مسلمانانی بەڕێز خدا ئەفەرمێ من ئەجلی ذلك لەسەر ئەو هۆکار بندانی کە خوای پەروەردگار بەنی ئیسرائیل نەوەکانی یعقوبی پێوە پابند کرد من قتل نفسا بغير نفس، هەر کەسێ بکوژێ بەناحەق کە هیچ حەقێکی لا نەبوو بێ یاخود فەساد و گەندەڵی بناتەوە لەسەر زەویە وەکو ئەوە وایە فكأنما قتل الناس جميعا ومن أحياها، هەر کەسێکیش هۆکاری زیندووکردنەوەی بێ هۆکاری بەخشینەوەی ژیان بێ بە ئەو کەسە فكأنما أحيا الناس جميعا، وەک ئەوە وایە هەموو مرۆڤایەتی بژێنێتەوە. من بۆ خۆم و بۆ ئێوە ئەڵێم بڕۆن سەردانی نەخۆشخانەی هیوا بکەن بۆ ئەوەی هیواتان هەبێ بەخوای پەروەردگار. بڕۆن برایانی خۆم بڕۆن سیرکەن، مناڵ هەیە تەمەنی 6 ساڵە موو بەگیانێ نەماوە هەناسە بڕکێتی چاوەڕێی مردنە. واللهی ئەگەر بڕۆی سەردانی ئەوێ بکەی ئەزانی دنیا کێڵگەی قیامەتە و تاو ئەدەی بۆ قیامەت. برایانی خۆم پێویستە ئێمە ویژدانمان هەبێت. ئێمە وەکو مسلمان ئەڵێین أحب الأعمال إلى الله سرور تدخله على مسلم. تخوا برایانی خۆم ئیسلام معاملەیە یا دەمە، ئیسلام معاملەیە یا ڕیشە، ئیسلام معاملەیە یاخود بڵێ من ناوم فلان حیزبە، من ئەهلی سنەم، من سەلەفیم، من فلانم، من سۆفیم. ئەوە نییە ئیسلام بەخوا. ئیسلام ئەبێ کردەوەکانت بیسەلمێنێ شوێن کەوتەی قورئان و سنەتی، کردەوەکانت بیسەلمێنێ محەممەد المصطفى صلى الله عليه وسلم ئەفەرمێ أحب الأعمال إلى الله، خۆشترین کردەوە لە لای خوا ئەوەیە خۆشی بخەیتە ناو ماڵێ مسلمانەوە. ماڵێکی مسلمان کە توانای کڕینی دەرزیەکیانە تۆ هۆکار بیبی کڕیت. برایانی خۆم خوای پەروەردگار کەم وەرئەگرێ زیادی ئەکا بۆ قیامەت، لە قیامەت ئەیداتەوە پێت گەلێ زۆرە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ درهەمێک پێش 1000 درهەم ئەکەوێ. وتیان چۆن شتی وایە؟ فەرمووی کابرایەک ئێستا تۆ 100,000 لە گیرفانتایە هاتیتە بۆ نوێژی جومعە 50,000 ئەدەی، تۆ ئەزانیت نیوەی چەندێکت داوە، نیوەی سەروەت و سامانەکەت داوە. زەلامیش هەیە لە ناو مزگەوتەکە ڕەنگە 6 دەفتەری هەبێ 20 وەرەقەش بدا هیچ وەکو تۆ زەرەری نەکردووە، 50 بدا زەرەری نەکردووە، 100 وەرەقەش بدا زەرەری نەکردووە، چکۆم 6 دەفتەرتری کاشی ماوە، دەفتەرێکی داوە هەر پێوەی دیار نییە. گردم لە خانوویەکی فرۆش دەفتەرێ زەرەری کرد، بەڵام تۆ ساحێب 100,000 50 داوە. برایانی خۆم دنیا کێڵگەی قیامەتە. من داوا لە ئێوەی بەڕێز ئەەکەم خۆمیش ئیشاڵڵا لەگەڵتانام با هەوڵدەین ئەم مزگەوتە ئەم شوێنە کە شوێنی ماڵی خوایە دوا نەکەوین لەو پرۆژەیە، باسی کۆمەڵە شتی تر ناکەین. ئێمە پێویستە خۆمان چاومان لە یەکتری بێ. دەوڵەمەنەکان خدا ئەفەرمێ کاتێک کە خوای پەروەردگار سزا بۆ خەڵکێک ئەنێرێ ئەمەڕنا مترەفیها، بە متریفەکانمان ود دەستگیرۆی هەژار و فەقیر بکەن، گەندەڵی مەکەن، خێر و حەسەنات بڵاوکەنەوە، ڕۆیشتن لە جیاتی ئەوەی خێر بکەن، گازینۆیان دانا، باڕیان دانا، ساونایان دانا، کۆمەڵێشتی خراپیان کرد، خۆشمان مشترین. کابرایەکی دەوڵەمەند ئیمانی بەخوا نییە ئەڕوا ساونایەکە کاتەوە، خەڵکی زۆربەی خەڵکی مزگەوتەکانە ئەڕۆن، دێ نوێژیش ئەکاو کاکە ئەمە بەڕێی خۆی و ئەوەش بەڕێی خۆی، هەر خۆمان مشترین. خۆ خەڵکی فەڕەنسا نەهاتووە مشتری بێ، خۆ خەڵکی هۆڵندا نەهاتووە مشتری بێ. لە گرتە ڤیدۆیەکە کابڵایەک بە کڵاو جەمەدانێکەوە لە بەردەم ساوناکە دێ و ئەڕوا کامیرەی مراقەبە سەیریەکە کڵاو جەمەدانەکە خاتە بندەسیوە چێتە ساوناکەوە. خوا پەناماندا ڕەنگە نوێژ عەسریش بڕوا بۆ نوێژی عەسر. کەواتە ئێمە خۆمان مشترین لە بەشێ لەو خراپەکاریانە. پێویستە برایانی خۆم ئێمە بەرماڵێک ڕائەخەین
مزگەوت لانکەی هەموو خێر و خێراتێک بووە وەڵاهی مزگەوت لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەموو شتێکی تیا ئەکرا لە خێر و سەدەقە و چاکە نەوەکو پێشانگای کە ئێستا ئەکرێتەوە و نازانم کۆمەڵی ڕمبازەی تیا ئەکەن مزگەوت شوێنی پیاوەتی و عیرفان و خێر و سەدەقە و چاکە بووە شوێنی پەروەردەکردی پیاوانی گەورە بووە با دەستمان هەبێ لەم خێرەیە من وەکوتم زۆر بەڵگەیترم لەلایە کە خەڵک هەیە زۆر پێویستی پێیەتی زۆر پێویستی بەوەیە هاوکاری بکرێ با ئێمەش درهەمێ بخەینە چارۆکەکەی قیامەتمانەوە هاوکاری ئەو مسلمانانە بین لەوێ ئەو ڕۆژە بینی باتان لە کەناڵێک ئافرەتێکی مسلمان سێ عەسرەکەی ئەهاتە خوارەوە مناڵەکەی بردووەتەوە بمرێت بەخوا قەسەم ئەگەر بمرێ لە ڕۆژی قیامەتە ئەوەی توانای هەبوو بێ هاوکاری ئەو ژنە بکاو نەیکرد بێ لە ڕۆژی قیامەتە تاوانبارە تاوانەکانیش برایانی خۆم بە گوێرەی خۆی ئەنووسرێت من زۆر بێدەسڵاتم تاوانەکەم دیاریکراوە و یەکێکی بەدەسەڵات و یەکێکی دەوڵەمەند تاوانەکەی گەورەتر لەسەر ئەنووسرێ با ئێمە ئەو ئەرکە ئینسانی کە لەسەر شانمانە خۆشەویستمان صلی الله عليه وسلم فێرمانی کرد فەرمووی پێم خۆشە لە مزگەوتی مەدینە لە جیاتی ئەوەی 30 ڕۆژ ئیعتیکاف بکەم بڕۆم دەستگیرۆی مسلمانێک بکەم ئەزانی ئەو دەستگیرۆیە زۆر جار چییە پیاوێک بە سیارەکەی لا ئەدا ئەڵێ ئەرێ سەلام عەلەیکوم ماڵ فڵان کەس ناناسن تۆش 4 هەنگاو لێ ئەچتە پێشەوە ئەڵێ ئەلەم فەرعەنە بۆ فەرعێکی تر ئەوە کردەوەیە ئەوە ئەم کردەوەیە کەوەها ئێساکە 10,000 20,000 100,000 50,000 دائەنەی ئەینێری دڵنیابە ما نەقەسەت سەدەقەت من مال ماڵ لە سەدەقە کەم ناکە زۆر جار سەدەقەت کرد زۆر جار پارە دزرا زۆر جار لە خانوو سەیارە زەرەرت کرد خانووەکە تەخت بوو هاتەوە جێی خۆی و لە جیاتی ئەوەی عایلەیە بوون خانوویەکتانە بووی سە خۆت و کوڕەکانت پێ 6 هەیە ژیان بەردەوامە من بە ئێوەی مسلمان ئەڵێم دەستی خێزانەکەت بگرە بۆ سەدەقە زۆر جار خێزان تیش بەرە سیارەت پێیە حەز ئەەکەی سەدەقە بکەی ژنەکەت بەرە بۆ ماڵە فەقیرێ بڵێ ژنەکە هاسەی بەڕەکەی ئەوان کە تو ئێشتا نەدراواڵی بیگۆڕین ئەهاسەی پەردەیان نییە پەردەکەمان بای دوو وەرەقەی ئەڵی بابی گۆڕین زۆر جار ئینسان ئەگەر ڕۆیشتە ناو واقعەکەوە زۆر مطیعی خوای پەروەردگار ئەبێ خۆت مەڕۆ بەتەینا دوو کوڕی گەنجت هەیە بیبە بۆ نەخۆشخانەی هیوا بڵێ کوڕە گەنجەکەم سیر ئەوەت کردووە چاوەڕێی مردنەکە خۆپی ئەچێت تۆ بەدەعم بمری ئەویش ئینسانە بیری هەیە بیر ئەکاتەوە داوا لە خۆم و ئێوە ئەکەین با بڕۆین چوینە ئەوێ ئەو جا ئەسپی خۆمان تاو ئەدەین بۆ قیامەت ئەو جا ئەزانین ژیانەر هیچ نییە خوای پەروەردگار نەمرودی بە مێشێک خنکان فیرعەونی بەو ئاوە خنکان ئەویت ئەوە ئاوە لە ژێر مۆڕێکە ئێوە کوێرن نابینن سەیر ئاوەکەی ژێرم کەن بەو ئاوە خنکانی ئینسان بە هەر شتێکەوە پۆز لێ بدا خوای پەروەردگار بەوە لە ناوی ئەدا